بیسەرانی پۆدکاستی هزر بەخێربێنەوە بۆ زنجیرەیەکی لە پۆدکاستی هزر سە بە ناوەندی هزر بۆ زانست و فەلسەفە. لەم زنجیرەیەشا باس لە بیرمەندێکی ئەم سەدەیەمانەکەین بە ناوی جۆردن پیترسن کە سایکۆلۆژیست و بیرمەندێکی کەنەدیە کە بۆتە فێنۆمێنۆیەکی تازە لە بواری فکر و فەلسەفە و سایکۆلۆژیاوی تر کۆمەڵک بواری تر کە خاوەنی کۆمەڵک تێزی سایکۆلۆژی و فیۆلۆژی و هەتا دواییە. و بۆم زنجیرەیە میوانداری هاوڕێکی خۆشەویستم کردەویش لۆکی ئۆدینسن کە کەسم لەو باشتر نەدۆزیەوە باس لە جۆردن پیترسن بکە. ئەو بڕوا ناکەم کەسە قورساناوێ بە قەدە و شارەزای تێز و فکرەکانی جۆردن پیترسن بێ. بەخێر بێ لۆکی جیاو، زۆر سپاس کە کاتی خۆیانێ. قوربانە بم کاک کامۆدیان برای بەڕێزی، زۆر خۆشحاڵم کە بەشدارە بم لە ناوەندەکەتان، ناوەندی هزر و دایم ڕاجەعینەکانیشتانەکەم کارەکانتان بە وسپێکراوە. هەروەکو زانینۆکیان ئەمە ئاگاداری فکریەشین لە کۆنەوە و ماوەیەکی شەخەریشی جۆردن پیترسنی. حەزەکەم پێشەوەی تۆزە قوڵبینەوە بەناو جۆردن پیترسنە پێمان بڵێ بە بیسەران بڵێ جۆردن پیترسن چێە و بۆ گرنگە کە باسی بکەین ئێستا. کامۆگیان، جۆردن پیترسن وەکو خۆ دوتت سایکۆلۆجیستێکی کەنەدیە و خاوەنی کتێبی ماپس ئۆف مینینگە و هەروەها لەم ئاخیرەشا کتێبی 12 Rules for Life 12 یاسا بۆ ژیان کە ئەو کتێبیانی وازام کراوەتەوە بە کوردی کراوەتەوە بە کوردی. جۆردن پیترسن وەک دەرووناسێکی کەنەدی تا ماوەیەکی ئەم ئاخیرەش کەس نەهێناسی. هۆکاری بەناوبانبوونی ئەم کابرایە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2016 کە لە کەنەدا ئەو کاتە حکومەتی کەنەدی یاسایەکی دەرکرد بە ناوی بیڵ C16. لەم یاسایەیە مەحکومی ئەکرد بە ئەوزەم ئەوانەی کە ئیشەکەن بە حکومەتی کەنەدی کە پێویستە جێناوی لە ئینگلیزیە جێناوی هیمان هەیە و وشیمان هەیە. هی بۆ پیاو بەکاریە، وشی بۆ ئافرەت بەکاریە. بەڵام ئەو یاسایی کە تازە دەرکرا بوو بە ناوی بیڵ C16 محکومی ئەکرد کە پێویستە جێناوی تایبەت، ئەو جێناوە تایبەتانی کە کەسانی ترانسجێندەر یاخود هاوڕەگەز باسە ڕەگەزخواست بۆ خۆیان هەڵی ئەبژێرن محکومی کە بێ ئەوانیان بۆ بەکاربێنی. ئیتر ئەم ژمارەیەش لەیتر لە یەک و دوانە نەبوو. وابزانم ئارتیکڵێکم خوێندەوانێ 19 دانە 20 دانە جێناویان بۆ خۆیان دیاری کرد بوو کە تۆ پێویستە هەموو دیاتریشە چکە کێشەکە زین چیە ئەگەر تۆ وای لێ بکەیت پەیوەندی بە پۆلیتیکەل کۆڕێکتنسەوە هەیە. ئەگەر چۆنەڵی قبوڵی بکەیت کە لە هیوشی زیاتر بەکار بێت ئەو کاتە تۆ هەست چکەسە زۆر جێندەری ترێ. من بێزگەلەوەی کە تۆ لیستێکی 19 و بینیەوە، من لیستێکم بینیەوە لە 20 زیاتر بوو. یعنی تۆ هەست بە چ ئەو بکەی هەست بکەیت چ جێندەرێکی پرۆناونێک بۆ خۆوە بژێری. یعنی شتەکە زۆر چۆن ئەڵەی هینە بوو، پەرشوبڵاوە بوو، زۆر کەیۆتیک بوو، شێواویەکی زۆری پێوە دیار و بەڵام جۆردن پیترسن ئەم یاسایە قبوڵ نەکرد و دەنگی خۆشی بەرز کردەوانێ و بەناوێکە لەناو کامپسی یونیڤرسیتیەکەی کە خۆی دەرسەڵێتەوانێ چەند ڕاڵیەکی کرد و ئەو ڕاڵیانە دەنگبوویەکی زۆری لایەوە لە میدیاکانە کە منڵم ئەمە ئەو هۆکارەش بووە کە یونیڤرسیتیەکەی زانکۆکەی نەیتوانی جۆردن پیترسن دەربکە. و بەهۆی ئەو دەنگۆی لە میدیاوانێ ئەم کابرایە جۆردن پیترسن بەدەستی هێنا، خەڵک ئاشنا بوون بە کارەکانی، گویان لە قسەکانی گرنجە قسەکانیشی هەمووی بەجددی منطقی و جوانە لە بەرامبەر کۆمەڵەی پۆلیتیکەل کۆڕێکتنسەکان، لە بەرامبەر سۆشڵ جەستس وارێرەکان بوو. ئەم یاسایە چونکە زادەی عەقڵی ئەوان بوو. خەڵک گوێی لەو قسانەی ئەوە گرت کە حەزی بە قسەکانی بوو، ئەنجاکە زیاتر ئاشنای کارەکانی کەی بوون. شتێکی کە گرنگە بیزانم ئەوەیە جۆردن پیترسن ڕاستە 2016 بەناوبانگ بوو، بەڵام پێش 2016 هەر لێکچەرێک و هەر محازەڕەیەک هەر شتێکی کردبێ لە چانەڵی یوتیوبەکەی خۆیان قەی بووە. باشە کامەگیان، ئەنجا دوای 2016 خەڵک بێگومان کە ناوی کابرایان بیستۆ ڕۆشتن بگەڕێن بە دوای کارەکانی کە کارگەلێکی زۆری ئەم کابرایان لەناو یوتیوب و لەناو ئەنتەرنێت و لەناو وینەکانی کە دۆزیەوانێ کە ئەمەش وای کرد یعنی ژمارەیەکی بێشمار خەڵک گوێی لێگرێ.
دەنگۆیەکی زۆر گەورەی نایەوە لە خلالی ئەتوانم بڵێم بینی 2016 بۆ 2017 ئەتوانم بڵێم گەورەترین بیرمەندی دارک ئینتەلێکچوەڵ ئابزان پێڵێن یعنی بوو بە گەورەترینی ئەو گروپە. تەنانەت دیبیتی کرد لەگەڵ ژیژێکە لەگەڵ سامهارسە لەگەڵ سامهارس چوار دیبیتی کرد لەگەڵ این ناوی چییە لە ڤانکۆڤەر کوڕە ڕایدوینگەکە بێن شەپیرۆیە دانیش لەگەڵ مادیڵانتیا دانیش لەگەڵ زۆربیانە دانیش بە کوردی ئەوەی کە بیزانین 2016 کابرای بەهۆی ئەو حاڵەتەوە زۆر بەناوبانگ بوو و تۆ پرسیارە کرد بۆچی گرنگە بۆ کەسی کورد چونکە ئەو فکرانەی کە جۆردن پیترسن ئەیەتی بەڕای من فکرەکانی شاز بوون و ئەوە نەبوو ینی بەڕای من فکرێکێنی ئەپۆلۆجەتیک نەبوو کە یعنی تەنها هەوڵ بات دین بسەلمێنێت و تەواو هێت خۆی بەڵام مەبەستەکەی ئەوە نییە کە ینی مەبەستێکی چۆنەڵی فیۆلۆژیانەی نییە وەکو مەلایەک یان وەکو قەشێک کار ناکە ینی هەوڵەکەی چییە زیاتر بۆ چاکردنی تاکە چکە زۆر گرنگی بە ئیندیڤیدواڵەتی ئەیات و دژی چیشە دژی گروپ ئایدنتیتی ینی کە خەڵک بکەیتە گروپێکەوانە و بە پێی گروپەکە حکمی بی ئەمە جۆردن پیترسنە ینی بە کورتی و بە کورتی بۆیە بەڕای من شتەکەی فکرەکانیشی بەڕای من یەک شتی تریش گرنگە کە باسی لە جۆردن پیترسن کەین ئەگەر بمانێت چۆنڵی تاشی کوردیانەوەی کە خوان بە فکرەوە خەریکەکەن ئەگەر توێ لە جیهان بەجێ نەمێنی بزانی چییە گوزەرە لە گفتوگۆی لە چۆن دیسکۆرسی جیهانیە پێویستە بیرمەندە تازەکانەوەی کە بەناوبانگ و فکرەکانیان چۆنەڵی ئەپیڵێکی هەیە بۆ خەڵکە بێ بیان ناسی لە ڕاستێ تۆ پێساکە حالیان ئەمە ئەستێرە تازەکەیە ئیشەڵڵا چاکی شەبێتەوە یەتەوە نامان چکە ماوەیە کە نەخۆشە ویسمەوەش پێ بڵێم وتم ماوەیە کە نەخۆشە لە ئێستا لە رووسیا چارەسەری وەرەگر بەس ئەمڕۆ چوومە سەر تویتەرەکەی کچەکەی ڕسمیشی بڵاو کردوەوە بە عایلەی کۆبوونەتەوە لەگەڵ میکایلای کچی وەڵا ڕاستەکەی ئەویان وابزانم هەمووی خلالی ساڵێکە بێت چکە جۆردن پیترسن تەنها 3 ساڵ بە تەواوەتی یعنی ئەکتیڤ بوو لە 2016 تا سەرەتای توان بڵم 2019 ژەوڵا ئەکتیڤ نەبوو بە تەواوەتی تا ئاخری 2018 دوای ئەوانەیە هەنێک کێشەشتی توش بوو وابزانم خێزانەکەی تووشی سەرەتان بوو کچەکەی نازانم تووشی نەخۆشیەکی کە بوو وەمەوای کرد تووشی خەمۆکی ببێ ئەنجاکە دەرمانوسیان بۆ نووسی بوو زۆتم بە لۆشێڵم ئەویش تووشی گەندەڵی بوو ئێستاە کچەکەی زۆر دەرخا ڕێ تویتی تویتەکانی کچەکەیەکە و ئەچێتە پۆدکاستەکەی و آخر پۆدکاستی لەگەڵ ئەو کردوانێ دوای چابوونەوەکەی تقریبا چابووەتەوە بەس ئەوە خلالی 2 ساڵ بوو یعنی لە حاڵ لە خلالی ساڵێکی کامل لە ساڵ باش زیاتریشە حاڵیان زۆر خراپ بوو هەمویان تر بووە لە هەموو ئەکتیڤیتیەک لە هەموو کار و چالاکیەک وەستا و جۆردن پیترسن و بە یوان زوو بگەڕێتەوە چکە بەڕاستی من لام وایە شتی پێیە خۆی من جارێک بە تۆ شەموت لەبەرەوەی ئەو ئەسایی لەسەر بابەتی ترکەویش چەپڕەوەکان و ڕاستڕەوەکان چکە زۆر قسەی هەیە لەسەرەوە تۆ ماوەیەکش بە منەوت بەتەمە دیبیتێکی تر کات لەگەڵ ڕیچارد وۆلف ئیکۆنۆمیستێکی مارکسیستی بەناوبانگە کە زۆر ڕەخنەی هەیە لە جۆردن پیترسن چکە جۆردن پیترسن زۆر ڕەخنە لە مارکسیزمە کرێ و کەڵچڕەڵ بۆ مارکسیزمی کلتوری کاڵە شتێکە بەناوی مارکسیزمی کلتوری هەدای ریچارد وۆلف زۆر دژی ئەوەیە چکە ئەڵێ کە مارکسە بەپی دەق ئەڵە چونکە وەکو ژیژێک نییە وەکو ژیژێک نییە ئاخر بۆیەش تەنانەت مارکسیستەکان زۆر ڕخنیان لە ژیژە کرد کە بۆچی ینی هێرشی زۆر نەئەکردە سەری لەو ڕۆوە هەرچەندە ژیژێک بێەوەش باسی کرد وتی منم توانی کە چۆنەڵی بەرپەچم بایەتەوە بەس خۆی نەیکردبوو ینی هەرچەندە غەڵەت بەڕای من غەڵەتی زۆر گەورەشی کرد جۆردن پیترسن ئەو دیبیتە ئێستا بۆ نمونە کەوتی لە فەلسەفەی مارکسیزمە سروش بوونی نییە بە زۆر ڕاز نییە ئیتر نازانم چی هەیە لەسەر لایەنی فکرەی چەپ و ڕاست و جۆردن پیترسن چۆن هەڵسوکۆتەکان لەگەڵیانە ئەگە باسی ڕیچارد وۆلف ئەگەر معلومات ئەگەر زانیاری تێ ئەو دیبیتەی ڕیچارد وۆلف ئەکرێیان نا لەگەڵ جۆردن پیترسن چکە زۆر ئەوە نەبوو بڵێم هین بێ زۆر واقعی بێ ئەو دیبیتە ڕیچارد وۆلف بەڵام یەک دوو ڤیدیۆی کردبووی تە دوایە کە جۆردن پیترسن بەناوبانگ بوو ڕیچارد وۆلفیش
یەک دووینی کرد کە داوای دیبێتی لە پیترسن کرد بەس قەت نەگەیشتەوە مەرحەلەی کە شتەکە ڕێبخرێ خۆش ئەزانی وەکو وتم لەم ئاخیرا تووشی و نەخۆشیە بوو بەڵام ئەوەی پێویستە بیزانین لەبارەی فکری جۆردن پیترسنەوە و حاڵەتی سیاسی یعنی فکرە سیاسەکانی ئەو کە باسیەکە ئەبێت لەوە تێبگەی کامۆگیان حاڵی ئێستای ئەمریکا و کەنەدا زۆر گۆڕاوە یعنی چەپەکانی ئەو شوێنە ئەو ئەمریکا و کەنەدا لە چەپی دەرچوون بێتامیان کردووە یعنی وەکو وتم ئێستا کە ئەوە یاسای بیل 16 هەیە یاسایان هەیە یاسایەکیان هەیە کە لە ناوی چیە لە شوێنەکە لە هەنێ لە کۆمپانیا گەورەکان وابزانم BBC شی تیا بوو بەخۆ گەر هەڵە نەبم بۆ نییە سەیری ناوچاوی کۆوەرکەکەت بکەی یعنی هاوکارەکەت بکەی ئافرەت و پیا و نازانم نابێهین کە هەنێک یاسایان داناوە کە خەڵکی ئاسایی سوور ئەزانن هەڵەیە بەڵام هیچ ناتوانن بە شێوازێکی نازانم چۆنی بڵێم ینی بە شێوازێک دەری بڕن کە بۆچی ئەمە هەڵەیە جۆردن پیترسن تەنانەت لۆکی لە فێمینیستەکانی شەپۆلی چوارەم وڵەیە گەر هات و بە ئافرەتێک بڵێ یعنی سڵاو لە ئافرەتێ بکەی وەکو ئەوە وایە دەستدرێژی سێکسی و لە کردبێ وایە ئەگەر ئافرەتە وەکو ئەزانی ئێستاکە ئەو جارە دەستدرێژەکە هەر لە چان بردیانە دەرەوە میتووەکە دازام چنێ ئاگاداری جوڵی میتوی ئاگاداری ئەوە نیمەڵە بەڵام ئاگاداری ئەوە بوو ماوەیەکەرەوەیان کردبوو بەدەمیانەوە ڕیانوت ڕێپکەڵچەین کللتوری دەستدرێژی سێکسی کللتوری یعنی هەموو شتێکەکەنە دەستدرێژی سێکسی هەموو شتێکیان لەتان بردۆتە دەرەوانێ ئێستاکە ئەگەر لە زۆر حاڵەتە بۆ نمونە ئەگەر پیاوێک داوایەک لە ئافرەتێ بکە یان داوای عیلاقە لە ئافرەتە بکە ئەتوانێ و ئافرەتە ریپۆرتی کات و بە دەستدرێژی سێکسی بۆی حساب بێ ئەم پیاوە بخرێتە سزدەوانێ یعنی ئەمە خاوەنی فکری چەپن حاڵێن لە ئەمریکا و لە ئەمریکا و کەنەدا ئەمانە فکری چەپ بەڕێوە ئەبن ئەم بەدەردی خۆتەڵی فێمینیستی وەجبەی چوارەم و موڤمنتی بلاک لایف ماتەر و ئەم داوا ئەکەن هەموو حکومەت بڕۆخێت و هەموو شتێکی تریژێ بلاک لایف ماتر بۆ مناڵێن ئەگەر تۆ هەر سپی پێزبی هەر لە بنەڕەتەوە ڕەگەزپەرستی لە بنەڕەتەوە ڕەگەزپەرستی بزڵە جارێ ئەمە هەر فکرەیەکە زۆر سەقەتە فکرەکەش چییە ئەبێ یاسایەکی کیاندا نابوو لە هیومن ریسۆرسی پێڵن نازانم یا شتێکی لەو بابەتەیە HR دیپارتمنتی پێڵن ئەم داوای لە هەموو تاکەکانە کرد هەموو تاکەکانی ئیتر حەسەبەن کۆمپانیاکە ینی کۆمپانیاکە کەوتۆ بەڵام هەنێک لە دیپارتمنت HR دیپارتمنتی هەنێک کۆمپانیا داوای لە هەموو بەرکارمەندانی ئەکرد کە کۆرسێک وەرگرێت چۆن ڕیسز نەبێت چۆن ئۆنسۆڕی نەبێت لە کاتێکا هیچ لەسەر هیچ ئەساسێک چۆن بڵێم هیچ ئەساسێکیان نییە بە خەڵک بڵێن تۆ ئەنسۆری بۆیە پێویستە ئەم کۆرسەوە بی نە فکرەکەیان ئەوەیە تۆ هەموو لە ئەنسۆری خۆت لە ئەساسەوە تۆ بە ئەنسۆری لەدایک بووی بۆیە پێویستە ئەم کۆرسە وەرگری بۆی ئەنسۆر نەمێنی ئەمە شتێکی بێمانایە بەڕاستی هیچ هینێکت نەکرد هیچ کارێکت نەکردێ بۆی ئاماژە بۆ بکە کە تۆ ئەنسۆری نابێ ئەوە قبولکەی ئەو تاوانە بخەنە پاڵە تاوانبارەکەن باشە چکە یاسایەکەی لە ئەمریکا پێی ئەوترێ innocent until you proven guilty یعنی ئەمە یاسایەکە کە هەموو ئەتوانین بڵێن ئەساسی یاسای ئەمریکای لەسەر دامەزراوە بەڵام ئەوانە هەموو ئەوانە ئەخەنە ژێر پێیانەوە تاوانبارنی تا نەسەلمێنرێت تاوانباری بێتاوانی هەتا ئەو دقەی بە سەیاسەی سەلمێنن کە تاوانباری بەڵام ئەوە فکری نییە ئەم فکری ئەوانە تۆ تاوانباری بێ بسەلمێنی تاوانباری ئێوە زۆر خەتەرە ئەڵەن لە بنەڕەتەوە تاوانباری تەنانەت من ڤیدیۆکەم بینیوە کچێکی ڕەشپێست تووڕە ئەبێ لە کوڕێک کە قژی چۆنەڵی ها لول کردووە وەکو ینی وەکو بەستایلی ڕەشپێستەکان ناسراوە بەڵام ینی قشاکردنە عیلاقەی بۆەوە نییە تۆ چکە ئەیوەدەوە هی بلاک کەڵچەرە تۆ هی کللتوری ڕۆژپێسە نابێ بیکەی ینی زیاد لە حەد ئەوانەیە ناخۆش لە یوتیوب سیرکە لە ڤیدیۆیەک هەیە نازانم بسە بچێ بەڵام ئافرەتێکە وابزانم ڕەشپێستیشە گوێ بگرە ئافرەتێکە ڕەشپێستە لە ڕێستۆرانتێکە دانیشتووە نانەخوا
سيري بس بعقلي ام جولي بلاك لايف ماتر كذا عبرتي كراش بيستر وابزام راش بيستر سياسة قصنا كم للرستوران نانا اخوا مجموعة اكتيفيستيك ناس اكتيفيست يعني شالاكواني بلاك لايف ماتر اواني كجريندي برجياني راش بيستر كانين جينا ناو الرستوران تكو دعوة لهم خلقك اكن داس بارس كانوا بو پشگیری کردنی جوڵەکەی ئەوان دەست بەرزکردنەوەکەی تر وەکو هەر ئەوەی سالوتی هیتلەر نییە ئەم بەسەبێ بە داخراوی دەست بە بۆکسکەیت و دەست بەرزکەیتەوە کە سەلوتەکەی هیتلەر ئەم ئافرەتە نانەخوا لە ڕێستورانتەکە ئەڵێ من دەست بەرز ناکەمەوە چوار دەورەکەشی ئەوەی چالاکوانەکان هەمووشی سپی پێستن دەستەکەن بە هاوارکردن بەسەریە ئافرەتەکەڵی گوێ بگرن من نانەخۆم لێرە من خۆم سپۆرتی موڤمنتەکەی ئێوەم کردووە من تەرجیحی جوڵەکەم کردووە و لەگەڵ ئەو جوڵیان بەڵام ئەم کاری ئێوە ئەیکەن ئەمە چۆن ئەڵەی وەکو هەڕەشەکردن وایە وەکو کارێکی تیرۆریستی وایە جا ئەم ڤیدیۆ کاردانەوەیکی لێکەوتەوە لە میدیاکانە لە ئاخیرەیە وەڵام دووسێ هەفتە پێش ئێستا بوو بەڵام بۆیە باسی ئەوام کرد ئەمە ئەو فکرەیە کە حالین لە ئەمریکا هەیە جۆردن پیترسن کاتێککە ڕەخنی لە ئەم فکرەیە گرت و خۆشی یعنی جاکە بۆیە کە ڕەخنی لەم فکرەیە گرت لەم فکرەی چەپانە گرت یەک سەری ڕاستە خۆ چەپەکان چیان خستە پاڵ ئەم کەسە ڕایدوینگە ئەم کەسە ڕاستە ئەم کەسە عنسوڕە جۆردن آخر بالضبط بۆیە یعنی ناکرێ بڵێن جۆردن پیترسن کەسێکە ڕاستڕەوە و دژی هەموو چەپەکانە دژی ئایدنتیتی پۆڵیتیکە دژی ئەوەیە کە مارکسی فکری مارکسی ئەوەیە کە خەڵک بە گروپەکانیانە ئایدنتیفایەکە ئەناسێنێ دژی ئەوەیە دژی هەنێشتی کێیە بەڵام ناتوانانی بڵی دژی هەموو فکرەیەکی چەپە ناتوانانی بڵی دژی ئەوەیە کە دژی سۆشڵ ناوی چیە وابزانم ئەوەی نا سۆشڵ جەستوارێ ناوەی سۆشڵ سکیۆریتی ئەو شتانە یعنی کە خەڵک پارەی بدرێتێ لەلایەن حکومەتەوە یارمەتی بدرێت ئەمانە هەنێ فکری چەپن کە جوانن و ئەویش باوەڕ ناکەم دژی بێ و قسەشی لەگەڵ لەسەر نەکردووە بەڵام تۆ بڵێ دژی هەموو شتێکە بە حکمی ئەوەی کە ڕەخنەی لە ئەو ئەکستریمانێ ئەو توندڕەوە چەپانەی گرتووە ئەو بەڕای من ڕاست نییە ڕاست حەزەکەم یەک باسێکی تری سیاست بکەین و بڕۆینە سەر بابەتێکی تێزێکی تری جۆردن پیترسنەویژەوەیە من ڕایەکمەیە ئەڵەمە بلاک لایف ماتەرەوانش بووە زیاتر پەریان سەنەوە بۆ نمونە کە جۆرج فلۆید کوژە لەم ماوەی ئێستاە بەڕای من کێشەکە سیاسەتەکانی دۆناڵد ترەمپە تەنانەت ئەگەر دیبیتەکەی نازانم ئەم ساڵە بینی یەکەم دیبیتی جۆ بایدن و ترەمپ جۆ بایدن وتی بەداخەوەڵم کە سەرۆکێکمان هەیە لە کۆشکی سپیا کە ڕەگەزپەرستە تەنانەت ینی ئیدانەی چۆڵی دۆناڵد ترەمپ ئیدانەی بۆکو کێکی وانە هیچ نەیکرد بەڕای من یعنی ئەگەر کەسێکی وا ڕایدوینگی ڕەگەزپەرستە هەبێت لە حکومەتە ئەو گروپانەش زیاکەنی تر ئەوانیش بۆ من ئەوانەی کە پۆلیتیکەل کۆڕێکتنسیان زۆری زعاج کردووە وەکۆم SWJ یانە و ئەم بلاک لایف ماتەرەوەمانە پەرە ئەسێنن ئیتر بەزڕایت چییە لەسەر ئێستای ئەمریکا بەڕای تۆ چی بەسەر ئەمریکا لە بین ڕایتوینگ و لێفتنگە وەڵام ماشەڵڵا نەبێن بە هین دۆناڵد ترەمپ بەر وەزعەکەی بیزگۆڕی چونکە ئێستا سەیری چانەڵە ئینتەرتەینمەنتەکانیشەکەی ئەوانەی نایت شۆکان و هەمووی بۆتە سەر دۆناڵد ترەمپ ئەم 4 ساڵە یعنی مەجبوری کردی سەیری سیاسەتی ئەمریکاکەی ڕاستەکە یینەکەم بینی دیبیتەکەی جۆ بایدن و دۆناڵد ترەمپ وابزانم تەواو دیبیتەکانی کەش کانسڵ بۆ دوو دیبیتەکەی کە نەیکردنەوە خۆی قەرارە 5 ساڵانە سێ دیبیتەکرێ بەس ئەوانتە نەدانێکیان کرد دوانەکەی کە کانسڵ بووە کانسڵ بووە لا تەواو بە تەواوەتی کانسڵ بووە هەنێ مەسەلەکە چییە دۆناڵد ترەمپ خاوەنی ئایدیۆلۆژی نییە کامۆ ئازاری خەڵکەکە چی ئەوێ یعنی ئەو ئەڵێ کە خەڵکەکە چۆن ئەڵی گروپەکەی جمهور جەماوەتەکەی خۆی ڕابوەشێنێ ئەزانێت چیەکە ئێستاکە بەڵام ڕاست تۆ قسەیەکە کرد بلاک لایف ماتەر و نازانم ئەم شتانی ئەم تونندڕەوی چەپەکان
هیلێکی دروست کردووە دژ بەیەکێکی دروست کردووە لە ڕاستەکانەوە ڕاستەکانی ڕیانی مەجموعە گروپێکی دروست کردو وەکو پراود بۆیز وەکو چەند گروپێکی وەکو مایلۆ میناپۆلیس کامێ ئەمانەی دروست کردووە کە دژی خاص بۆ ئەوە دروست کراون کە دژی SJWەکان بن سۆشڵ زۆرگواریەکان بن و ینی بۆی ئەم دووبەرەکێ لەنێو ئەمریکایە دروست بووە بەڕای من ئەگەر چەپەکان تۆزێک خۆیاندا بمرکێنەوانێ و ئەوەندە تەسیر نەکەنە سەر شتی بچوو گەورە نەکەن بەڕای من ئەتوانن بیبەنەوانێ ئەتوانن وەزعەکە چاکەنەوە بەڵام حتاکو چەپەکان بۆ شێوەیە بن بەخوا ڕاستەکانی دوو ئەوان هی نەکەنەوە خۆیان ئەمریکا زۆر خراوی بەسەراتۆ لەگەڵ دۆناڵد ترامپ ینی من هەر لەم شارەکە چاوم بە ئەمریکیەکەکەوێت تۆ زێگاوە چینە ناو باسی سیاسەتەوە هەموو بێزارن ینی لە سیستەمەکە ئەڵێن هەر خەڵکی زۆر گەمژە بۆ کێن ئەوروپا ئەڵێن ئەو کەسی ئەوروپی تاکی ئەوروپی زۆر زیرەکەن ینی من چەند جار بینیمەوە ئەڵێن ینی دام بەوەیە ئەنێن و هەمووشیان ئەوانەی کەیان بینم خواخوایانە بێن لە ئەوروپا ئیشێکیان دەستکەوێ نەڕۆنەوە بەزیدە بزانم ئەم ساڵ چی لێ من حەزمەگرم و دیبێتەکانم بینیە بەس تازە بەس خۆیان کرد بە فلیم ئەوت لە تەلەڤیزۆنە کوردیەکانەوە بەرنامەی کەوانەوە ڕاستەوە بوو دامایان کرد بە شەڕ ئەوت لەوانەوە فێری دیبێت بوون ئەو دوانە ناڵە دۆناڵد ترامپ تا یاریەکەی گۆڕی مەگەر بڵێم چۆن چاک بێتەوە ئەمریکا ببینە سەر باسێکی تر من حەزەکەم کەمێک یەکێک لەو شتانەی کە یەکێک لە تێزە گرنگەکانی جۆردن پیترسنەکە کتێبی ماپس ئۆف مینینگ The Architecture of Belief واتە نەخشەکانی مانە ئەندازەزانی باوەڕ یەکێک لەو شانێکی ئیشی لەسەر کردو بریتیە لە تیۆری مانە لەگەڵ بیر و باوەڕ ینی زۆر جار لە لێکچەرەکانی شاباز لەوە کاکێمە بۆ باوەڕ ئەەکەین بۆ باوەڕ گرنگە هەتا دوایی وە بۆ ئاین گرنگە و من ئەوەی کێکم جار تۆشم ناسی تۆ زیاتر معجیبی فکری ماتریالیزمی و زیاتر معجیبی سام هاریس و کریستۆفەر هیتچنس و ئەمانە بووین بەڵام کە جۆردن پیترسنە ناسی 360 لە گۆڕای ئەمێ بزانم ئەو گۆڕانکاریە لە ناکا و زۆرە کە جۆردن پیترسن بە تایبەتی هەم لە بواری ئاینیە کە هێنای بەسەرتۆیە و هەم لە بواری بیر و باوەڕ و سیاسەت ئەومانە ئەمە لە چیەوە هات خۆی سیرکە کامەوە ئەها ئەگەر ئێم بە سێری ئەنی کارەکانی سام هارس بکەی بە تایبەتی سام هارس لە ناو چوار ئەیسیستەکە بێدینەکە سام هارس کریستۆفەر هیچن لەگەڵ ڕیچارد دۆکن دانیێل دێنێتیش بەڵم بەس من زۆر وڵا شارەزای دانیێل دێنێت نەبووم بێزگە لە فکرەی فریویڵەکەی نەبێگنا زۆر شتەکانی ئەوم هین نەکرد بەس زیاتر شارەزای کریستۆفەر هیچن و سام هارس و ڕیچارد بووم سام هارس بە تایبەتی ئەمە چۆنی لە دنیا ئەڕوان لە دنیایەکی فول ماتریاڵستیەوانێ باشە ینی هەموو شتێک بە شێوازێکی ماتریاڵستی لێکێنەوانێ بە پێی ئەتوانین بڵین بە پێی زانست لێکێنەوانێ و جۆردن پیترسنیش ئەم چۆنەڵی بیر و باوەڕە ئەم دنیا دیدەیە ئەبات بۆ ئەکستریمەکەی ینی تا آخر مرحلە ئەیبا کە ئەگەر ئەم فکرەیە بەری تا آخر مرحلەی ژیانە بەکوێ ئەگەی چۆن ئەدگەێنێ بە بێمانایی ژیان چۆن ئەدگەێنێ بە هیچگەرایی و نایلیزمی و دوایش باسی ئەوە ئەکا کە چۆن هەموو شتێک ماتریاڵستی نییە ئێمە شتانێکمان هەیە ئەتوانین بڵین دیاردەن فنامنان بۆ نمونە چۆن مرۆڤێک ئەتوانێت لە ناخۆشیە مانا بدۆزێتەوانێ کە چۆن ئەتوانێت چیکە بکەم مرۆڤ لە ناخۆشیە مانا بدۆزێتەوانێ یاخود ئەکسپێرینسێکی هەبێ حاڵەتێکی هەبێ ئیتر لە ڕێگەیەکەوانێت کە ئەم حاڵەتە وابکە ئەم مرۆڤە سەیاسەت دنیای خۆی بگۆڕێ کە لە واقع ئیشە ئەم حاڵەتە هیچ ئەساسێکی نییە لە دنیای ماتریاڵستیە و باسی چەند شتی کە ئەکا بەڵام من بۆیە فکرەکەم گۆڕی چکە بە ئارگومنتەکانی بەڕای من مۆقعیەگەر بوو ئێستا بۆ نمونە یەکێک لە ئارگومنتە بەهێزەکانی لەو بەتایبەتی لەو بوارەیە لە بواری ئاین و دۆزینەوەی مانایە بەڕای تۆ چییە یەکێک لە بەهێزترین ئارگومنتەکانی
ئێستا بۆ نمونە تۆ جارێک لەگەڵ منە باس کردکەوتە بەسا لایانی ئاتێستەکان وەکو ڕیچارد دۆکنس و چوارەکەی تر سام هاریس و تا دوایی هەموو خۆیان ناوەتە و منیش هەموو خۆمان ناوەتە چۆن ئەڵێ ئەقلانیەت پێش هەموو شتێک لە هەموو شتێکا بێ ئەقلانی بی بەڵام تۆ ئەڵێی کە جۆردن پیترسن ئەڵێ ئەقلانیەن مەرج نییە لە هەموو شتێکە لە پێشەوە بێت ینی پێشترازم یەک دوو ڤیدۆشمان لەسەر کردبوو ئەوە هەر بۆ ئەم بابەتە پشت بەکارەکانی دۆستۆڤسکیە بەستێ کە چۆن ئەگەر ئەقلانەتیش دیسانەوە تا ئاخر مەرحەلە بیت یەکەم باسی واکە کە مرۆڤ خۆی ئەقلانی نییە لە ئەساسا چونکە ئێمە وەکو مرۆڤ بیر ناکەینەوە لە کردەوەکانمان و ئەنجا دەستکەین بە کردەوەکان تێگەی بەڵکو ئێمە زۆر جا کردەوەکە ئەەکەین و دوایی ڕیزنینی بۆ دانی کە بۆچی کردومانە کامە گیان کاکە مەسەڵی ئەقلانەتی بوونەکە جۆردن پیترسن و کوردمان پشت زۆر بە دۆستۆڤسکیە بەستێ وەگەر تەرکیزکەی ئەو زیاتر باسی کتێبێکی ئەکا لەو بوارەوە بە ناوی نامیکەیەک لە شر زەمینەوە نۆت فرۆم ذا ئەندەرگراوند کە ئەلەویە دۆستۆڤسکی کارکتەرێک دروستەکە کە بە تەواوەتی ئەقلانیە کەسێکی زۆر ئەقلانیە کەسێکی زۆر زیرەکە توانین بڵین ئایکیۆکی 180 هەیە شتێکی لەو بابەتە ئەم کەسە بەڵپی کە زۆر ئاقلە زۆرینە هەموو شتێک ڕاشنەڵایزەکە هەموو شتێکە بێ بە مەنتیقی بێ وای لێ ئەم ئەقلانێتە ئیخاتە حاڵەتێکی ئیفلیج بوونەوە یعنی کە بێوێ دەست بۆ هەر شتێک بەرێ هەر شتێک بکە بە ئەقلانێت و بە ڕاشناڵەتی وای خۆی مەقنعی ئەکا کە ئەم کاری کە ئەم ئەوێ بیکا بێمەعنایە بێسوودە هیچ ئەنجامێک بۆ ئەم ناگەێنێ کە وای لێ ئەکا یعنی ئەم جۆرە فکری وای لێ ئەکا کە ئەم کابرایە بگاتە تەمەنێکی ئاخری ژیانی و لە پڕ حەز بۆ بکات کە هیچی بە هیچ نەبووە و برادەرەکانی لەو کتێبەیە باسەکە کە برادەرەکانی هەمووی پێگەیون هەمووی بوون بەشێت ئەمیش هەر لە شوێنی خۆیەتی ئەمە ڕقوقینەیەکی زۆر زۆری بۆ دروستەکە ئەم کارکتەرە و لە کتێبەکە خۆی لەسەر ئەوەیە کە ئەم کارکتەرە جا ئێوێ دان بە هەڵەکانی خۆیان بنێ و کتێبێکە نووسێ نامیلکەیەکە نووسێ نۆت فرۆم نامیلکەیە بەژێر زەمین و نامیلکەکەی ئەم کابرایە و دان بە هەڵەکانی خۆیان ئەنێکە بۆ چیوا بۆ چیوانە بوو و دوای کە نامیلکەکەی تەواوەکە و دانی بە هەڵەکانی خۆیدا ئەم کانە دەدەیە لە دەستەکەمەوە بە چاکردنی خۆمی تر بەڵام کابراکە خۆی چا نەبووە تەنها وەکو هینەڵێ پیترسن خۆی لە تەنها بۆز بۆی بووە کە خۆی مرتاحکە و هەوڵەیە لە کتێبەکەی ئازام هەوڵەیە یارمەتی ئافرەتێک با بەڵام چونکە خۆی باوەڕی بە خۆی نییە و خۆی یعنی بە تەواوەتی باوەڕی بەو کرداوانەیە کە خۆیکە ئافرەتەکەش لەگەڵ خۆیان تەفروت و لاکە وێستێکە ئەقلانێت بەم شێوەیە ئەگەر زۆر یعنی قوڵی بکەیتەوە لێ بەبێ ئامانجیت ئەگەینێ بۆیە لە زۆر کارتە نا ئەقلانی بوون ئەتوانین بڵێن فیچەرە نەک بەگ بێ ینی شتێکی باشەیە نەک خراپە نا ئەقلانی بوون کەرەستێک بەکاری بێنی بەس نەک بیکەیت بە هەموو شتێک لەسەر بنەمای ئەقلانیەت بچەسپێنی بێگومان بەس ئەوەی ئێستام من هەنێک شت ویستم باسی کەم جۆردن پیترسن کەسێکە لە محاضەرەکانێک کە زۆر تەرکیز ئەخاتە سەری ئەویش خودی مرۆڤە کە مرۆڤ کەسێکی لە ئەساسا ناڵێم باش نییە خۆی باو قسێ نەکەم چکە و لای وایە هەموو کەسێک باشە و ئەتوانێت ببێتە باشترین بەڵام هەموو کەسێکیش بۆی هەیە ببێتە خراپترین کەسیش بۆی یەکێک لەو شتانی کە یعنی جۆردن پیترسن خۆی زۆر باسی ئەکا ئەوێش کاتێکە باسی مێژوو ئەکان باسی شتێک ئەکا ئەوڵێ کە مێژوو ئەبێ ئێمە وا لە مێژوو بڕوانین کە لەبارەی خۆمانەوەیە چکە جۆردن پیترسن هینێکی زۆری یعنی باسێکی زۆری لەسەر ئەڵمانیای نازی هەیە لەگەڵ رووسیایی سەردەمی سۆڤێت بۆیە زۆر جار باسی ئەکا کە ئێمە ئەبێت وا لە مێژوو بڕوانین کە لەبارەی خۆمانەوەیە کە هەر کارێکی خراپ کە کەسێک کردوێتی لە مێژووە ئێمەش ئەو توانایەمان هەیە
بیکەین کە بەڕای من ئەمە فکرەیەکی زۆر جوانە ئەگەر هەوڵ بیگەێنین بە تاکی کورد هەمووش ینی هەموو مێش و ئەبێ وا بخوێنینەوانەیە کە یەک لەبارەی تۆوەیە ینی ئەو کارە خراپەکان تۆ ئەتوانی بیکەیت و ئەبێت تۆ ئاگاداری ئەم حاڵەتە بی بوو ئەوەی بتانی خۆت بپارێزی کە ئەو کارە خراپانە نەکەی چۆن مەبەستم کتێبێک کە زۆر زۆر باسی ئەەکەم جۆردن پیترسن بە ناوی ئۆردنێری من کە کتێبێکە کریستۆفەر براونی نووسیوێتی لەبارەی مەجموعە کەسێکەوەیە مەجموعە پۆلیسێکەوەیە ینی گروپ دەستە پۆلیسێکی ئەڵمانیا دۆکۆمنتاریە کتێبەکەەوە نیە بڵێ چیرۆکە دۆکۆمنتاریەکی کتێبەکە باسی مەجموعە پۆلیسێکە کات لە سەرەتاکانی شەڕی جیهانی دووەمە ئەمانە ینی پیاوانی ئیتر تەمەنی 30 ساڵ 40 ساڵ بۆ ئەو ناوەن ینی تەمەنیان هەیە مناڵ و شر نین کە بڵێ مێشکیان شۆراوەتەوە لەلایەن هیتلەرەوانێ ئەم کەسانە باس ئەکا کە چۆن لە سەرەتای جەنگی جیهانی دووەمەوانی تر لە ساڵی 1930 ئەم گروپانە ئەبن بۆ پۆڵەندا لە دوای ئۆکوپیشنەکە لە دوای داگیرکاریەکەی ئەڵمانیا و ئەم مەجموعە پیاوە ئەبن و فەرماندەیەکیان هەیە فەرماندەکەی پێیان ئەڵێ هەندێک کار ئەەکەین ڕەنگە قورس بێ بۆتان ئێوە قەت نەتان کرد بێ بەڵام لە هەر کاتێکا ئێوە ئەتوانن وازی لێبێنن ئەو کارە نەکەن کە زۆرتان لێ ناکە ئەوەی گرنگە یعنی شتێکی زۆر عەجیبە بیزانین کە زۆربەی زۆری ئەو نەفەرانە ئەو کارەیان کرد ینی وایان لێ هاتبوو ئەم پۆلیسانە خەڵکی ژنیە حامیلیانە برد و لە دارستەکانە فیشەکیان پێ وایە و بەجێیان هێش ئەمە ئەوە ئەگەیەنێ کە مرۆڤ خۆی ئەتوان زۆر ینی توانای خراپەی زۆر زۆرە بۆیە ئەبێ زۆر وریا بێ بۆ ئەوەی بتوانێت دژی ئەم حەزیش نییە بەڵکو وەکو ئینستینکتێکە دژی ئەمە بوەستێتەوانێ ئەو تەنانەت بۆش ئەو فکرەکەی شێڵە دەڵێ ئەو زیاتر لە بودیزمیشە نزیکە کاڵێ لە ژیانە ئازارچەشتن هەیە ئەوەی کە ئێمە لە ڕووی ئەخلاقی توانین بیکەینەوەی کە بەرپرسیار بین بەرامبەر ئەو شتە ئەخلاقیانەی کە یەکەین بەرامبەر کارەکانمان و ئەویش زۆر ینی باز لە فریوڵی شەکا کە ئێستا کەمێک باز لە فریوڵی ژەکەین ویستی ئازاد کاڵە مرۆڤەکان خاوەنی ویستی ئازادن ینی ئەتوانن شتێ ڕەتکەنەوەیان بیکەن یان نەیکەن بۆی بە دایمە ئاگادار بی لەوەی کە چی لە ناو تا گوزەرێ ئەبێ دایم ئاگادار بشزانی ینی کە شانسەکە ئەوەیە کە هەر ینی ئەگەر تۆ خۆت ئامادە نەکەی بۆ کاتێکی وا بۆ کاتێک ینی کەسایەتی پێرسۆناڵەتی خۆت وە دروست نەکەی کە حاڵەتێک هات کە بتوانی کارێکی خراپ بکەیت ئەگەر تۆ سەرەتا پێرسۆناڵێتەکە دروست نەکەی کە ئەو کارە نەکەی ڕاتێ نابێت کە کاتی کاری کە ئۆپۆرچونیتیت بۆ هاتە پێشەوە کە کاری خراپکەی نیکەی ئەوە تۆ سەیاسە ئەیکەی سەیاسە بانەڵە مەسایانەوە ئەیکەی و بەڵگەکانیشی چی ئەوەیە کە بۆ نمونە لە ئەڵمانیا ئەزانی کاتێک کە ئەڵمانیا گیرە لەلایەن رووسیا و ئەمریکاوە هاوپەیمانەکانەوە جاکە بەشی هینی بەشێکی سەر بە یەکێتی سۆڤێت بوو ئەزانی یەک لەسەر سێی هەموو خەڵکی ئەو کاتی ئەڵمانیا سی خوڕ بوو بەسەر عایلەکەی خۆی و بەسەر یەکتریەوە ئەزانی ئەو کاتی ئەڵمانیا کە نازیەکە ینی نازیەکان دەستیان کرد بە کوشتنی جووەکان و قەتڵ عامکردنیان ژمارەیەکی زۆر کەمی دژی وەستایەوە زۆربەی بێدەنگ بوو ئەوەشی بێدەنگ نەبوو ینی بە تەسەڕوف هەوڵی لە ناوبردنی ئەیە ینی ژمارەکە زۆر کەمە ئەگەر بینە سەر بواری واقع کە ئەو مرۆڤانە ژماری ئەو مرۆڤانە زۆر کەمن کە ئەتوانن کاری باشکەن کاتێکە یان کاری خراپ ڕاتەکەنەوە کاتێک کە دەرفەتیان بەس خۆی ئەو من هۆکارەکە بۆ شتێکی تری ژێگەڕێنەوە تەنانەت تاقیکردنەوەیەکێ دەرفەتەکە لەبەر دەستیانەیە کە کارەکە بەس یەک هۆکاری تریشێ بەڕێ من ناتوانین بەس بڵێ ینی هەموو خۆمان بەرپرسیاری نوێی خراپە بکەین چکە سا بۆمە تاقیکردنەوەکی میلگرام هەیە کە پیشانیە کاتێک دەسەڵات ئۆتۆریتی کە پێت هەڵێ شتێ بکە تەنانەت ئەگەر هاتوو لەگەڵ
بنەما مۆڕاڵەکانی خۆش لە کۆنفلێکتا بێ لە ململانەیە بێ شتە خراپەکە هەر ئەکەی بەس دەبەرەوەی کەسێک چۆن قات و ڕێباتی لەبەرایە پێتەڵێ فڵان ئەوە تا سەیریکە لە ئۆردینەریمانە وەکو وتم ئۆفیسەرەکە یعنی فەرماندەی ئەو پۆلیسە ئەو نازانم بەتاڵێنی پێڵێن بە ئینگلیزی ئەو دەستەی ئەو کەتیبە پۆلیسە پێیانەڵێ ئەڵێ بەدڵی خۆتان بیکەن. نازانم چەندێک شارەزای بە نورنبرگ ترایل محکەمەی نورنبرگەوانێ و لە چەندین محکەمەی کەشکار کرا لە سەرناسیەکان نەیانتوانیوە یعنی باوەڕەکەی نەیانتوانیوە کەسێک بێنن یان بۆ نمونە پۆلیسێکی ناچی بێنن یاخود پۆلیسێکی سەر بە SSR بێنن ئەڵێم SSR ئەوەی کەتیبەی SS کەتیبەی SS بێنن یانی بێنن کە فەرمانێکی ڕەت کردوتەوانێ بۆ نەکوشتنی جوولەکەکان یاخود نەکردنی کارێکی خراپ و لەسەر ئەم کردەوەی سزا درابێ شتی وا نەبووە لە هەموو مێژووی ئەڵمانیا بۆیش لە هین بێچکە لە نۆرنبرگ ترایل شتێکی پێڵێن نۆرنبرگ دیفنس یعنی دیفاعی نۆرنبرگ کە بۆ منە ئایکمانێکێک ئەفسەری ئەڵمانی بوو کە ئەگیردرێت دوای جنگی جیهانی لە محکەماکرێ لە ئیسرائیل لەگەڵ هەڵەنە ئیسرائیلەکە ئەڵێت کە من بەس فەرمانم جێبەجێ کردەوە زۆربەی ئەفسەرەکان ئەو قسەی ئەوەنە دووبارە ئەبێتەوە ئەوەنە دووبارە ئەبێتەوە شتێک دەرەکەن ئەو کاتێک کە ئەو کەسانی کە بەرپرسیار بوون لە آخر بەس نۆرنبرگ ترایل خۆی گرنگی ئەوە محکەمەیە چی ئەوەیە کە ئەو یاسایە ئیتر نامێنێ تەواو ئەوەیە ئەسڵەکە نۆرنبرگ دیفنس نامێنێ چونکە ئەو قەرارێک دەرێت کە هەنێ کار هەیە هێندە قێزەونن هێندە ناشرینن کە ئەگەر بە فەرمانی ڕاستەوخۆ لەسەربوون نابێ بیکەی بەڵام خۆی آخر واقعەکەش ئەوەیە کامەوە کە وەکو وتم چەندێک گەڕاون لە ئەڵمانیا کە پۆلیسێک بێنن لەسەر جێبەجێ نەکردنی فەرمانێکی کوشتنی ئافرەتێک یا کوشتنی جوولەکەیەک سزا درابێن نەبووە بەڵام هینە ینی ناوی چییە ئەم کتێبەکە و زۆردەنیش کە باسی دەکە لە کتێبی ئۆردینەریمانە ناڵێت تەنها لەبەر فەرمان جێبەجێ کردن ینی سیرکە ئەو پۆلیسانە کە کارەکەیان ئەکرد خۆیان وەکو ڤیکتم ئەبینی خۆیان وەکو ینی چۆنڵی زۆم لێکراو ئەبینی بۆ پێی کە ئەوە ئەم کارە قێزەونە بکەن کە دەرونی خۆیان تێکەیەن ئەنجاکە زۆر جار وەکو پیاوەتیە جوولەکەکانیان نەکرد چۆنی فکرەکە ئەوە بوو منتقێکە ئەوە بوو کە من ئەگەر ئێستاکە بڕۆم بکشێمەوانێ ئەبێ برادەرەکەم ئەو کارە بکە ئەوەش نامەردیە بۆ من يعني أما فكرة كابو زور جار أوي شون اللي برو هين أوي ناويتي بكرة كان خويانا كان مظلوم خويانا بمظلومة بينن تكتاك أصلا وكو بشر هالراي بينن جولك وكو بشر حسابي بوناكن تناقض لكتبك أخيرمته والله خلنا بمركتبي behavior روبرت سابولسكي الله تنانت لپال جوولەکەکانە سەگەکان یعنی ئەو جوولەکانی کە خاوەنی سەگ و پێتۆمانە بوون سەگەکانیشان کشتووە لە پاڵێنە بەس لەبەرەوەی خاوەنی سەگەکە جوولەکە بووە هەر فکری زۆر ئەو کتێبە بڕای من بیکۆن باسی جارێ باسی پۆڵۆنەکانەکە کە پۆڵۆندەکانیش خۆ لە نازیەکان خراپتر بوون زۆر جار پۆڵۆنیەکان ئەو کارانەیان نەکرد یعنی جوولەکەکانیان بۆ نازیەکان کۆ کردەوە بە کوردی و بە کورتی ئەوەی گرنگە بیزانین ئەوەیە کە هین حەزیش نابار بە حەز باسی نەکەم نامێ بە حەز باسکەم بەڵام وشەی بارتر نایەت بە مێشک مەحالیان حەزی کردن بە کاری خراپە زۆرە لە داخمانە و ئەبێ خۆمان بەنەوەیەک ڕێ بخەین کە پێی بڵین نەخێت کە پێی بڵین میکە چونکە ئەگەر خۆت ڕێ نەخەی کە بەخوا کاتەکە هاو ناتوانانی پێی بڵی میکە ناتوانی بۆ چۆنڵی بەم خراپەکاریە بڵێ حەز بۆ دەسەڵات یعنی ئینسان سروشتی وایە کە هەمیشە دەسەڵات بگرێتە دەست بەسەر هایراکیەکە یا سەرکە بۆ هەمیشە حەزکا لەسەر و هەمویانەوە بێ کەسێکی ئیگۆیست بێ چۆنڵی آخر وان نییە ئەمەش تا ینی ئەتوانم بڵێم واشە وانە چونکە یەکێک لە هینەکان لەو کتێبە باسیەکە لە ئۆردینەری مێنە ینی هەنێک ئەفسەر هەبوون کە کارەکەیان نەئەکرد کە ئەو کاریان جێبەجێ
نەئەکرد کاری کوشتن و هینەکە ئازاردانی جوولەکەکان بێ بە هەر بەهانەیەک بێ وتی مە و کارە ناکەین و کاتێک کە لێیان ئەپرسیک لە دوایە کە ڕێژینیانەکەن ئینتەرویویانەکەن کە بۆچی ئەم کارت نەکردووە یەکدوانێکیان ئەیانوت ئێمە کاتێک کە بووین بە پۆلیس تەمەنێکمان هەبووە و لە ئەڵمانیا خۆشمان بزنزوشتی خۆمان هەبووە ئیشی خۆمان هەبووە یعنی پێویستمان ئەم پۆلیسیەمان تەنها وەکو ئەرکەکە کردووە کە بان کراوین بۆ پۆلیسی یعنی وەکو پیشە هەڵمان نەبژاردووە و کاتێک کە شەڕەکە تەواوە بێ بەتەمان نەبووین ئێمە پەرە بەکاری پۆلیسی بین بەڵکو ئەگەڕێنەوە بۆ ئیشەکانی خۆمان ئەمە ینی تا ئەو حەدە ڕاستە کە ئەگەر بڵێ ئەمان ئەو کارە ینی هەرێک کەس ئەو کاری کردو بۆی بە کلەی پۆلیسیا سەرکەوێ بەڵام پۆڵۆنیەکان ئەی بۆ پۆڵۆنیەکان وانە بوون پرێزنتە پۆڵۆنیەکان ئەڵ لە زۆر زار لە هینەکان خراپتر بوون لە ئەڵمانیەکان هینیش کتێبێکی تر هەر لەم پۆدکاسە باسمان کردووە مانسرز فۆر دامناوە ئەوەی ناوی چیە ڤیکتۆر فرانکڵ ئەوی ژوا ئەڵێ تەنانەت کتێبەکان خوێنی توشکە بەشی یەکەم باز لەواکە و کاتێکە لە ئاوشڤتس و کەمپەکان بووە خوێندومەتەوە شتێکی عەجیبە ئەڵێ تەنانەت یعنی ئێمە بند کرابوون جوولەکەکان هەنیشان خراپتر بوون وەک لە نازیەکان بۆ کاپۆکان ئەم کاپۆانەیەدانە بەجددی ینی لە ئەفسەرەکان زۆر خراپتر بوونەوەی کاپۆکانیان کرد ئەفسەرەکان قەت ئەوانەیان نەئەکرد ئەتوانی بڵی ئەویان دیلوژنی پاوەرە ینی وایان هەست دەکرد کە هێزیان بێکۆتایە زۆر کەس هەر وازانام لە کاپۆکان هەر ڤیکتۆر فرانکڵ لە باسەکرد ئەوی پێشتر کە لە دەرەوەی سزنەکە بۆ هیچ نەبووە بەس ئێستا هاتووە بە سەرۆکێک خۆی ناگۆڕێتەوانێ چی باسکەین بەڵام حەزەکەم بابەتەکە کەمە بگۆڕین بینە سەر بابەتێکی تری سایکۆلۆژی تا ڕادێکی زۆر کە وا هەستەکەم هەموو زۆرینی ئیشەکانی جۆردن پیترسن لەسەر سایکەدەلیکەکان دامەزراوە بۆیەش ینی زۆر جار ڕاشناڵەتی ئەخاتە دوا ئەڵێمەش یان گرنگێکی زیاتریا بە کۆنشسنس یان کاڵێمە ئینسانەکان هێشتا بەفاوەتی خۆمان ناناسین هێشتا زۆر ماوەکە یان زۆر جار باسی جیهانی خەونەکانەکە کە ئەگەر ویستی شەتۆنی باسی جیهانی خەونەکانیشکی لە سایکۆلۆژیە بەڵام باس لە سایکەدێڵەکەکانەکە من حەزەکەم کەمێک باسی سایکەدێڵەکەکانم بۆکی بۆچی گرنگە کە جۆردن پیترسن بەڕاستی ماوەیەکە زۆر حەزەکەم لەسەر سایکەدێڵەکەکان بخوێنمەوە لەبەرەوەی بەڕاستی شتی عەجیبیان تێیە نازانم قەت تاقی و کردوتەوە لەلۆیکی لا تووشی مشکلەوەکەم قەت تاقی و کردوتە من حەزەکەم تاقیکەمەوە ڕاستێکی تو لیستەکەم وەڵام من بەتەمام وەڵای منیش نەبێ بەین خۆ هینم کرد ئەوەم کرد پیا قسەی ڕاست بڵێ پرسیارم کرد بەس دوایەتم بەخوا نامێ بنەوە قسەڵتەیە بەم شتێکی پاوایانە بکەم بەس وەڵایی خۆم گەڕام لە یونیڤەرسیتی شتەکانی ئێرە گەڕام بەس نەم دۆزیەوە وتم شوێنێک بتوانی لەنێو لابێکە لە ناو ئینێکا تاقی کردەوە ئەوە زۆر باشە بۆ شوێنێکەیە ناوەکەم لەبیر نەماوە لە شوێنێکی ئەمریکای باکوورە ئەچیتە ناو خەڵکە ڕەسەنەکەی ئەوێەوە لەوێ سایکەدڵیک تێنێت تەنانەت گرام هانکۆک ئەگەر بیناسی ئەمانە هەموو چوون لەوێ چکە سایکەدڵیکەکان جۆرە بە وەسفێکی پێمە کوردی سایکەدڵیکەکان جۆرە دەرمانێکن کە کاتێک ئەیان خۆیت ئیتر چەند جۆرێکی جیاوازیانێ بۆن من هەیەە قارچ هەڵوسنیشن نییە شتێکی زۆر ئەتوانی بڵێ هەڵوسنیشن بەڵام شتێکی زۆر جیاوازترە زۆر کەسێ بێدین بە سایکەدڵەکەکان بوونەتە دینار یعنی هەستێکی زۆر سێرە لا دروستەکە ئەزمونێکی تەواو جیاوازەکەی ینی کە خەڵبووی 160 دەرەجە ژیانی تۆ بگۆڕێ کەسی لە دنیای ماتریالت پیشە ئەوەن لەبوونی نیە ئەوەن لەژبوونی نییە بۆیە سایکەدڵ من بەڕاستی خودی خۆم زۆر حەزەکەم تاقیکەمەوە بەڵام دیسان ینی ئەبێت زۆر وریابیت ئەگەر لە مختبەرێکی چۆنەڵی زانکۆیەکە بیکی باشترە کاتێک کە دەرمانەکە وەرەگریتر هەنێگەیە بۆ 2 ساعت تا 4 ساعت تا 6 ساعت بەردەوامە بێت یعنی لە هۆش خۆت دەچیت و ئەچیتە جیهانێکی ترەوە
ئەیتر ئەوەش پێ گەشتی پێڵەن بە کوردی بە ئینگلیزی پێڵەن ترپ ئەوەی گرنگیشە خۆی فکری شامانزم یعنی کە دەمخۆش لە دین زۆر وابزانم کۆنترە دینانی کە ئێمە پیشارەزین زۆر کۆنترە بە چەندەها هەزار ساڵ ئەوە هینەکەی ینی زۆر ئەوە ئەنی چۆن ئەڵم بناغی ئەو ئاینی شامانزم ئەتوانین بڵێن ئەو سایکەدەلیکانە بووە بەڕای جاوە خۆ ئازانێ ینی مرۆڤ چەند ساڵە بەکاریهێناوە 10,000 ساڵە 100,000 ساڵە کەس نازانێ و ئەگەر شتێک بە ئەو هێندە تەأسیری لەسەر مرۆڤ بێ ئەو سایکەدەلیکانە ئایا چەندێک تەأسیری لەسەر مێژووی مرۆڤ بۆ بەس خوا خۆی ئەزانێ چونکە من لەسەر و تەسیری مێژووی حەزەکەم شتێ بڵم چکە لە کتێبەکەشمە لە بەشێکە ئاماژە بەوە کەم یەکێک لە تیۆرەکان بۆ هاتنەکایی ئاین بریتێ لە سایکەدەلیکەکان بۆ نمونە ئەڵێ لە شامانزمەوە چکە هەموو شامانستەکان سایکەدەلیک وەرەگرن بەڵ سایکەدەلیکەکە چۆنە دەرمانێکە لە سروشتا هەیە یعنی سبن قارچکێکە لێیەکەیتەوە چۆن قارچکی ژەهراوی هێنە قارچکێ و کوژێنە قارچکێ سایکەدەلیکە تەنانەت ئەڵێت بۆ نمونە ئەگەر سری ئاینی مەسیحی بکەی لە ئاینی مەسیحیە کە بۆ نمونە وێنەی ئیسا بینی یان وێنەی ئەپۆستڵەکانە بینی بازنێک هەیە لە پشتیانەوە هاڵۆی پێوترە بە ئینگلیزی یعنی مەچۆنەوەی کەسێکی جیاوازە تەدوای ئەگەر سێری مەسیحێتی کۆنکەی کرد لە سەرەتای دامەزرانی مەسیحیەت سێری هونەر و ئارتەکانیان بکەی ئەبینیت ئەو هاڵۆی کە لە پشتیانەیە لە شێوەی قارچکە مەبەستەکە ئەوە بووە کە ئەم قارچکە پۆرتاڵێکە ڕێگەیەکە بۆ گەشتن بە جیهانێک کە ئەگەی بەخوا یعنی کە ئەو سایکەدێلیکانیان وەرگرتو و ئەزمونە سەیرانیان هەبوو ئیتر بۆیە هێنیش جۆردن پیترسنیش زۆر باز لەواکە کە ئەو سایکەدێلیکانە یەکێک جۆردن پیترسن ئەوەندە باسی ئەوە ناکا کە بە خەڵک یعنی با شتێک ڕوون بێ بۆ خەڵک قەت باسی ئەوە ناکە ئەدڤایسی خەڵک ناکا کە بەکاریان بێنێ بەڵام بوونیان ینی بوونیان هینەکات ئەگنۆلجەکە پێزانێ لە باش ئەم شتانە بوونیان ینی بۆی باسی هینەکە ڕوون بێ لە دیبێتێکە لەگەڵ ماتی لە هەنتیە مادی لە هەنتی هەر ینی بە شێوازێکی ماتریالستانێت کاتە هیچ بڵگەیەکمان نییە هیچ بڵگەیەک نییە بۆ بوونی خوا تا ئێستا هیچ شتێکمان نەدیوە غەیری ماتریالستی جۆردن پیترسنی زۆر بە سادەی پێوتی باشە ئەی سایکەدەلیکەکان چی لێ ئەکەی بەس من لەوە لەگەڵ مادەڵەهەنتی چونکە لا ئەیوت کاکە ئەمە هیچ بەڵگەیەک نییە بۆ ئەوەی شتێکی غەیری ماتریالستی بەڵام زۆردن پیترسن بەوە هینی هێنایەوانەیە کە بەوە ئارگومنتێکی هێنایەوانەیە کە سایکەدەلیکەکان یان ئەیوت ئێمە هیچ شتێکی دەرمانێکی تایبەتمان نییە کە بتوانێت ئەمە قسەکە جۆردن پیترسنە لەو دیبەیتەیە ئێمە هیچ دەرمانێکی تایبەتمان نییە کە بتوانێت وا لە کەسێک بکە بۆ نمونە نەفەرێکی جگەرەکێش واز لە جگەرەکەی بێنێ هیچ دەرمانێک بوونی نییە کە وای لێ بکە ئەم حەبە بخوات و بەیانی جگەرە نەکێشە بەڵام سایکەدەلیکێکمان هەیە کە ئەگەر نەفەرێکی جگەرە کۆش سایکەدەلیک وەرگێ لە سەیە نازانم بەخواست پرسنتێژەکەی چەندە سەیە هەفتا بوو چەند بوو بزەبت نازانم بەکەنەوە ئەتوان سەیری دیبێتەکە بکەن هەر بنووسن مادی لە هەنتی جۆردن یەکسەری ئەیە ئەڵێت لە سەیە ئەوەندە چانس هەیە ئەو نەفەرە بە یەک تریتمنت یعنی بە یەک چارەسەر بە یەک جار واز لە جگەرە کێشان بێنێ ببڕای ببڕان نەچێتەوە بەلایە بێ لەوەش ئەو کەسانی کە ئەو ئەکسپێریەنسیان هەیە نازم تەجروبەی پێڵێن بە کوردی چی پێڵێن کە ئەو دەرمانە ئەخۆن ئەو تەجروبەی ژیانیان بە یەکێک لە گرنگترین ینی زۆر جار بە گرنگترین تەجروبەی حیاتی خۆیانی ئەزانن کە ئەنجاکە ئەمە حساب کە ئەم کەسە ژنی هێناوە ئەم کەسە مناڵی بووە ئەم کەسە نازانم ینی لە ئەوانش گرنگتر بووە بۆی ئەەکەی بۆی ئەمە شتێکە لە دنیای ماتریالستیشە بوونی نییە بۆیە جۆردن پیترسن ئەڵێ ئەمە شتێکە پێویستە دانی پیا بڵێ ئەیە و ناکرێت تەنها پێی بڵێ وەڵا ئەمە هینە تایبەتە بۆ کەسە و هیچ معنایەکی کە نییە لە دنیای ماتریالستی من لە بینی ئەو سایکەدێلیکە لەو بینی و دووفکریا تاسە ئەگنۆستیکم بەڵام زیاتر ڕم لەگەڵ مادەڵەهەنتیە لەبەرەوەی مادەڵەنتی ئەڵێت ئەزانم بەس من ئەگەر ئارگومنتەکەی من وەکو نیۆ ماتریالستێک بە ئەو ئارگومنتە لە دژی سایکەدێڵەکان بکەم
ئێستا بۆ نمونە جۆردن پیترسنە کۆمەڵێک نووسەری تریشن ئێستا بۆ نمونە گراهام هانکۆکە و کۆمەڵە کەسی ترن کە باس لەوەکەن کە سایکەدەلیکەکان سەلمانەری ئەوەیە کە چۆنڵی لە دنیای مەتریالیستیا بوونی نییە بەڵام ئەوەی کە من ئەیبینم ئەوەیە کۆمەڵێک ئەکسپێریەنسە هەر پەیوەندیان بە مێشکەوە هەیە یعنی ئەگەر تۆ سێری بکەی ئەگەر سایکەدەلیک بی بە کەسێک دواتر لە FMRI سێری مێشکی بکەی مێشک ئەچێتە ستیتێکی تایبەتەوە کەواتە هەر گۆڕان بەڕای من هەر گۆڕانکاریەکی نورۆلۆژیە یعنی شتێکی ڕۆحانی بەڕای من بە معنای ڕۆحانیەت دەرەسروشتی ڕوونا وەکو مادەڵاهەنتی من بیرەکەمەوە بەس ناشزانین یعنی چکە سایکەدەلیکەکان زۆر سیر بەڕاستی بەس یەک شتی تر ئەگەر وا بێ بۆیە شتەکە تۆزێک ڕاندمی پێوە دیار بێ ینی هەر کەسێ ئەیکا بیار جارە و نوعێک وایە بەڵام شتێکە کرد ئێستا بۆ نەکەوت سایکەدەلیکەکانی جگەرە وازێنان لە ئاڵوودەبوونی جگەرە لە ئاڵوودەبوونی دەرمانی تر کەمەکەنەوە تەنانەت ئەو کەسانی کاڵێ سایکەدەلیکەکەن ئەگەر هاتوو لە بارودۆخی باشا بێگەی نەک لە خۆ دەڕۆی کیلوێ مەشروم خۆی ئەڵێن زۆر کەس نەیگات تااقەتمان نییە تووشی مشکلە بەس ئەڵێ کاریگەریەکی زۆر باش بەسەر ئەگەر هاتوو لە بارودۆخی پێویستی خۆیان بەشێکی زانستی بیکەی چارەسەرێکی زۆر باشە بەڵام حکومەتەکان ئەگەر سێرکەی لەگەڵ مادە هۆشبەرەکانی حسابیان کردو لەگەڵ ئەو مادانی کە ئاڵوودە ئەبیپی خەتەریشی هەیە گەر بەخن بۆیە ناڵم ڕۆ کیلۆیەک قارچ بخۆ نەخۆتەوە یا بڕۆیتەوە دارستان ئێستاکە سیرکەیت لە مێشوی مرۆڤایەتیشە خۆ خەڵک هەر نەچووە دەستکان بە قاچە خواردن وەکو خۆ دەڵی شامنەکان بەز بەکاریانێنە ئەخر شامنەکانیش دیسان یعنی بەڕێژ تێکەڵ یعنی ئەگەر هەموو کەس بەکاری بێنێ هەموو کەس بێتە شامن خوازانێ بەس چیەکەین وایە بەزدی یعنی ئەوش دنیای گرانی تووشی کێشەی خۆیکە بەڵام یعنی ئەمەش جۆردن پیترسن تەنها لەو حاڵەتەیە کە دژی مادەوەرەکە قسەیکە وتی ئەمە شتێکە ئێمە نازانین چییە و بۆیە تۆ ناکرێت تۆ قسەی بە مطلقی بڵی تاوە سایاسە بوونی نییە ئەمە شتێکە ئەمە کردەوەکەی ئەمە کردارەکەی و ئەوە دەرەنجامەکەشێتی کە ئەیبینین و ئەمە دەرەنجامەشی دووبارە ئەکرێتەوە یعنی ئەو نییە بڵی جارێکە زۆر دووبارە ئەکرێتەوە لە لابە ئەزانم بەڵام بۆیە مادەڵانتیش ئەڵێ ئەو کاریگەریانە بەڕای ئێمە هەرچەنە هێشتا زۆر ماوە دەربارەی سایکەدەلیکەکان فێربین بەڵام ئەو کاریگەریانە تا ئێستا بزانین بریتێ لەوەی کە مێشک لێ بەرپرسیارە بۆیە گەر هات و ئێمە سپێکیولیشنێ بکەین بڵێن وەڵا بێ شتێکی دەرەسروشتی تیا بەشدار بێ خۆ دەزانین سروشتی چیە تۆ نەبێ بەهین کابرا کە باسی ئەو ئەکسپێرینسەی خۆیەکە لە دنیایەکی کە بۆ لەینێکی کە بووە ئێدە وەڵاوە غیرە سروشتێت تۆ تا ئەوارە میخە لە مێشکیوانە شتەکە لە ئەوەن لێ بچووکەرەوە بەڵام بۆ کابرا وانە بۆ کابرا بگەر لەوانەیە زۆر لەم دنیای خۆی مقنعتر بێتی زۆر باشە ببینە سەر یەک بابەتی تر هەرچەنە زۆر شتی ترمان مەبوو باسیکەین بەڵام باسی ئەم بابەتە ئەەکەین هەر بابەتێکی پەیوەندیدار بە سایکۆلۆژیا ئەو شتانەی تر کە ماوچکە زۆر شمان ماوە بەڕاستی جۆردن پیترسن تێزەکانی زۆرن ئەوانی تر کە ماومان ناتوانین لە پۆدکاستێکی تر لە داهاتوان زنجیرێکی تر بکەین دەربارەی بابەتەکانی تر بەڵام بۆ بابەتی چۆنڵی لە دوامین کاتی پۆدکاستەکەمانە حەزەکەم باس لە فکرەکانی کارۆلیون بکەین بە تایبەتی ئارکەتایپەکان هەروەکو زانین ئارکەتایپەکان تیۆرێکی زۆر جوانن لە سایکۆلۆژیا و زۆر بەکاریە و جۆردن پیترسن زۆر پشتی پێبەستێەوە لە هەمان کادا چۆنەڵی زیاتریش ناسانی هەرچەنە خۆی تیۆرێکی زۆر ناسراوە ئارکەتایپەکان بەڵام هات زیاتریش ناسانی و بەکاری هێنا بە تایبەتی لە ئارگومنتە تیۆلۆژیەکان و فەلسەفیەکان چیت هەیە بیڵێ یان پێناسێکی ئارکەتایپەکانمان بۆ بکە و کۆمەڵێک ئارکەتایپەکان ڤیدیۆمان لەسەر نەکرد ئێمە ڤیدیۆمان لەسەر کردووە بەڵام ڤیدیۆکە یعنی ئێستا بۆ پۆدکاستەکە بۆ منە لە کۆنتێکستی پۆدکاستەکە ڤیدیۆمان لەسەر کردو یعنی توان سەیری ئەو ڤیدیۆانە کەنازام هەمووی لە چانەڵەکەی تۆشە لە چانەڵەکەیم ئەوەش کێسا بەڵامی ناتوان لینکەکان لە فکرەی یونگەوە وەرگیراوان کە یونگ ینی بە کوردی و بە کورتی ئەوەیە کە مرۆڤ بلانک سلیت نییە یعنی سیدیەکی بەتاڵ نییە بەڵکو
چۆن ئەڵێ شتگەلێک لەگەڵمانایە لەناو جێنێتیکەکانمانایە کە کاتێک ئاکتیڤ ئەبن معنایەکە کێنن بە ئێمەی مرۆڤ ئەنجاکە ئەمانە زیاتر ئەتوانێت بە ئارکەتای بەناسرێ بۆ نمونە ئارکەتایپێکمان هەیە پێی ئەوترێ ئارکەتایپی چۆن ئەڵێ دایک ینی کاتێککە مناڵێکی بچووک ئەبینی کاتێک کەینێکی بچووک ئەبینی هەر لە خۆتەوە حەزێکە بۆ دروستە بێ هەستێکە بۆ دروستە بێ ئەمە زیاتر بۆ مناڵی مرۆڤیش نیە هەڵام بۆ هەموو مناڵێکیشە هەموو مناڵی تەنانەت ئینتەرسپێشیشە بۆ ئاژەڵەکانی کەشەکە بێت شوێک شتێکە بینی حەزاکەی بەخێمیکی حەز ناکەی ئازاری بی ئەمە یعنی ئەمە ئەتوانێت ئارکەتایپی دایک ئەکتیڤە بێ یان ئارکەتایپێکمان هەیە پێی ئەوترێ ئارکەتایپی ئارکەتایپێکمان هەیە ئارکەتایپی پاڵەوانەکە بۆ نمونەکە هاتەوێ بڕۆیتە دنیا بدۆزیتەوانێ بڕۆیتە دەرەوەی بازڵەکەی خۆت و بزانێ چی هەیە و ئەکسپلۆری هەنی چۆڵی دنیا بدۆستە ئەمانە پێی ئەوترێ ئارکەتایپ بۆ ئەم فکرانە یعنی جۆردن پیترسن بەکاریان هەیە بەڵام ئارکەتایپێکی زۆر سەبەوە گاڵتە جاڕەکە مار ئارکەتایپێکی زۆر هەیە بەس ئارکەتایپەکان خۆی بریتیە لە چۆنڵی پاتێرنێکی نەخشەیەکی هەڵسوکەوتکردن کردارکردن بەڕای مەسی ڤیدیۆکە گەن باشترە چونکە بە ڤیدیۆکە کاتێک کرمە نازانم زۆر باسمان کرد ریسێرچمان لەسەر کردو بەڵێ وتەکانمان ڕێک خست و بەس ئەکە شتێکی ئالۆزیشەوە نییە کە بتوانی بەردوو کەلیمە باش ئاسان نییە چونکە یەک شتی تری لۆشی بۆ نمونە لە سایکۆلۆژیاش عادەتەن دەرەچێتە ناو لیترچەرەوە وێژەوە چێتە نێو خەوانێ زۆربەی ئارکەتایپەکان لە خەودا دۆزراوە دەتوانێت هەر بۆ معلومە بەڕاست شتێکم لە بیراتەوە گەر باسی خەون کە چکە جۆردن پیترسن ڕێکی چۆنڵی دوو تیۆرێک هەبوو لەسەر خەون کاڵێ خەون لە ئەنجامی چالاکی لە چالاکی شێواوی نیورۆنەکانەوە دروستەوێ بەڵام ڕیچارد دۆکنز دژیەوەی لەبەرەوەی ئەڵێ خەونەکان بە شێوەیەک ستراکچەر یانێ بە شێوەیەک ئەو ئارکەتایپانێک یا دووبارە ئەبێتەوە خەوەکان یعنی مستەحیلە شتێکی ڕاندەم و لاوەکی خەو دروستکە خۆ جۆردنیش ئەڵێەوەی کە فکرەی داهێناوە هیچ لە دنیا تێ نەگەیشتۆ هیچ من زۆر هاوڕام لەوەیە لەو فکرێنە زۆر ناچیتی خۆی خەو ئەتوانین بڵێن سەیری یونگ و سەیری فرۆید بکەین هەردووکی ینی خەو هەوڵ وا لێکی ئێنەوە کە خەو هەوڵ ئەیە ئەو کێشانەی کە هەیە ئیتر لەناو ئەنکۆنسی خۆمانە یاخود لە دنیای دەرەوەیە خەون هەوڵ ئەیە ئەو کێشانە حەلکە چارەسەریکە ئیتر ئەنواع شتێتی ئەگرێ ئەنواع ئایدیۆتی ئەگرێ ئەنواع فکرێتی ئەگرێ و تۆ بێ ئەم فکرانی چۆنەڵی معنایانی لێ دەرکەی جاکە ناوی چیە فرۆید دەیوت خەونەکان هەموو شتێکن یعنی هەموو شتەکان بە واقعی ئەزانن بەڵام چونکە لەناو ئەنکۆنشتی خۆمانە سێنسەرێکمان هەیە نایڵ خەونەکان بە جوانی بە ئێمە بگە ئەمە فکرەکەی فرۆید بوو بەڵام یۆنگ دەیوت نەخێر خەونەکان چونکە هینن کێشەکان ئالۆزن و خەونەکانیش شوێنی لەدایکبوونی فکرەکانن بە تەواوەتی خۆیان هەوڵ ئێن کە فکرەکەت بۆ ڕوونکەنەوە بەڵام ئەوە باشترینە کە ئەتوانن یۆنگ لایوانە بوو کە سێنسەرێک هەیە بەڵکو یۆنگ لایوان بوو خۆی خەونەکە هەوڵی تاو ئەیە کە شتەکانی ئەنکۆنشسی خۆت پێ بڵێ یعنی بۆ بخاتە بەشی کانسستی بەشی ئاگایت بخاتە بەشی ئاگایی توانێ و هەوڵبات ئەو کێشە و هینانی کە هەوڵی حەلیکەی ئایدیە کردباتێ فکرێ کردباتێ بۆی بتوانێت بەکاری بێنی بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە فکری وەبزانم هێنیشە لەگەڵ فکری ئەوە زۆر باشە هەرچەنە فکرەکانی جۆردن پیترسن زۆرە من یعنی تێبینیم زۆر نووسی بوو زیاتر باسیکەین بەڵام بۆی پۆدکاستەکە درێژتر نەکەینەوە وە بزانم شتە سەرچەکان من باس کرد دەربارەی جۆردن پیترسن بۆی لێرەیە کۆتایی پێێنین بەڵام هیوادارم بتوانم لە داهاتووە توانین ئەگەر چۆنەوەی ئەپیسۆدێکی ترمانە بێ زنجیرەیەکی ترمانە بێ جایەکتر لەسەرەوە کۆمەڵەشتە قسە بکەینەوە بە تایبەتی فریوڵ و یوتۆپیا و دیستۆپیا و کۆمەڵێک بابەتی تری پێوەست بە جۆردن پیترسنەوە بە تایبەتی ئەگەر هات و ئەو دیبیتە بکرێت دیبیتی ڕیچارد وڵف و جۆردن پیترسن ئەتوانین تەحلیلێکی بۆ بکەین لە پۆدکاستێکەوە باسی بکەین
هەرچۆنێک بێلۆکی جیان زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوو کە زانیارە بە سوودانە و گرنگانە و دەربارەی جۆ پیترسن پێبەخشین. زۆر سپاسی ئێوە کەم و هیوادارم سوودێکمانەوە بێت و دەرسوودی ئەنی ئەگەر خەڵەتێکی شتێکمان کردبێ ئیترەوە بابینەرەکانتان ئەگەر جاری داهاتوشتان کرد لەگەڵ ئەگەری نیشانە بوو وەڵا لەگەڵ ئەگەر لەسەر یوتۆپیا و دیستۆپیا کردتان بەڕای من هەر لەگەڵ نەفەرێکی شایستەیە لەسەر ڕۆمانی برێڤ نیو وۆرڵد یاخود 1984 ئەو دوانە شتانێکی عجیبن بۆ باس لە باسی دوو ڕۆمانی زۆر خۆشەویستیم لە بەتایبەتی 1964 ڕۆمانی لەسەرەوە بکەن بەڕای من شتێکی باشە دەتوانین پێکەوە لە بەرنامەیەکترا گفتوگۆیان بکەین چکە زۆر گرنگە بەڕاستی ئەو دوو ڕۆمانە هەرچەنە تەرجمەش کران بوو 1964 لەسەر زیاتر لەسەر شێوە زمانە لەسەر چۆنڵێن تەحکومکردنی زمان وانە کە بەڕای من پەیوەندی هەیە بە بیڵسی 16ەوە بەڵام با کۆتایی تێبێنین حەزەکەی ڕێز و سڵاو بۆ هەمووتان زۆر سپاسی بینەرانیی بیسەرانەکانمانەکەین بۆ زنجیرەی داهاتووش بابەتێکی ترمان ئامادە کردووە کە لەوانەیە هەفتەی داهاتوو دوو هەفتەی داهاتوو توانین ئەپلۆدی سەر کەناڵی یوتیوبەکەمانێکین بۆیە سەبسکرایبی کەناڵی یوتیوبەکەمان بکەن و لە فەیسبووکی شالاکی پەیجەکەمان بکەن و هەروەها جۆینی گروپەکانمان بکەن و بەشدار بن لەگەڵ ڕێکخراوی هەزران. کاتێکی خۆش بۆ هەمووتان و تا بەرنامەیەکی تر کاتە شاد